کلفلی هۆنەرمەندی سیرامیکە و پێخۆشحاڵە بەدەستی خۆی کار بکات. سەرەتا لە تەمەنی گەنجیدا پزیشکێکی نەشتەرگەری مێشک بووە، لە دواییدا نەخۆشێک بە سیرامیکی ناساند. هەر کە دەستم لە قوڕەکەدا کات بە پەلە تێپەڕی، جا پاش ئەوە هەموو ڕۆژێک لە دوای کارکردنم لە ژێر زەمینەکە دەستم بە گڵکاری دەکرد. لە ماوەی 30 ساڵانی ڕابردوودا بەدەستەکانی خۆیشتی لە قودروس دەکرد، لەگەڵ ئەوەی بابەتی دەکات کە لە یەکچوونێک هەیە لە نێوان نەشتەرگەری و هونەری سیرامیکدا، بەڵام دەشڵێ جیاوازیش هەیە. کەس نییە سەر بکاتە سەرم و هیچ لێپرسینەوەیەک نییە کاتێک کە هەڵەیەک دەکەم، دەتوانم چەند جار لەسەرێک دووبارەیە بکەمەوە، هەست بە ئازادی تەواو دەکەم. لی لە تایوان پەروەردە بووە لە ناو سیرامیکی چینی لە ناو ماڵەکەی و لە مەیانەی سەردانەکانی بۆ موزەخانەکان. بەبێ ئاگاداری و بەبێ پێزانین من بە چاو فێر بووم. لی لە ماوەی 30 ساڵانی ڕابردوودا شارەزایی خۆی بەکارهێناوە بۆ دروستکردنی چەندەها پارچەی پۆرسەلین کە هەروەها سروشت و دیمەنی دەوروبەری کاری تێکردووە. من لە بەشێکی زۆر جوانی ویلایەتی پنسیلڤانیا دەژیم. سروشت زۆر هاوێنی کارەکانمە. من بە دوای ئیلهامی سروشتدا دەگەڕێم. من خۆم زۆر بە بەختەوەر دەزانم. بۆ چەندەها ساڵ و لی پارچە هونەریەکانی بە سەرانسەری وڵاتەکە دەگێڕا بۆ فرۆشتنیان، بەڵام لەو دەمەی کە یەکێک لە پارچەکانی خرانە پاڵ، پارچە هونەریە بە نرخەکانی کۆشکی سپی بووە خاڵێکی وەرچەرخانی گەورە. هەنووکە یەکێک لە 4 هونەرمەندانە کە کارە هونەریەکانی هەڵبژێراوە بۆ نیشاندان لە پێشانگای ڕێنوێک لە موزەخانەی هونەری سمسۆنیەن لە واشنگتن. نیکۆلاس بیل بەڕێوەبەری موزەخانەکە دەڵێ. هەموو 2 ساڵێک گالەری ڕێنویک نمایش شاز دەکات، لەوێ دەڕوانینە ڕەهەندەکانی پیشەی دەستی ئەمریکایی، هەروەها بۆ گەڕان بە دوای هەندێک لە هونەرمەندانەی کەوا پێمان وایە باشترین بۆ پیشاندانیان. ئەمە هەندێک لە سەرنجڕاکێشترین ئەو کارانە کە تا ئێستا لە قورکاریدا بینی بم. لی چەندەها ساڵی بەسەر بردبوو بۆ دۆزینەوەی چۆنێکی دروستکردنی کەرەسەی سواغدانی ڕەنگین کە چینەکان چەندەها سەدە لەمە پێش بەکاریان دەهێنا بە شێوەیەکی نوێ داهێناوە. ڕەنگە ناسراوترین مادەی سواغدانی ڕەنگی هی زەردی پادشاهی بێت کەوا لە سەدەی 15هەمین دۆزرایەوە و زۆر دەگمەن بوو، هەروەها سازکردنی زۆر سەخت بوو. ئەو مادە سواغدەرە زەردە ئەوەندە ڕەنجێکی خاوێن بوو کەوا تایبەت کرابوو بە بەکارهێنانە لەلایەن دادگای پادشاییەوە لە دەمی بنەماڵەی پادشایی ناسراو بە مینگ. کلیف 17 ساڵی پێچوو بۆ دروستکردنەوەی ئەو مادە سواغدەرە لە هیچەوە. چن لە پارچە هونەریەکانی لە موزەخانە دانراون. لی زۆر پێخۆشحاڵە. 30 ساڵ لەمەوبەر من هاتمە گالەری ڕەنەویک و گوتم حەز دەکەم ڕۆژێک بێت بەرهەمەکانی خۆم لێرە نمایش بکەم و بە درێژایی چەندان ساڵ کارکردنم من زۆر خۆشبەختم کە لەلایەن پەنێڵەکەەوە هەڵبژێردراوم. هەروەها شانازی بەو کارەشێوەی دەکات. ئەگەر مێشی خۆتی بخەیتە سەر ئەوە دەتوانێت هەر شتێکت بوێت بیکەی. لەبەرەوەی هەموو ئەمانە لە ئەمریکا فێربووم و هەموو ئەزمونەکانم لە ئەمریکا فێربوومە، من گەلێک قەرزاری ئەم وڵاتم. ئەم راپۆرتەتان لە دەنی ئەمریکاوە پێشکەشکرا.